قەڵات خانیەک بوو بنە ماڵک بوو ڕاستە 600 خانووی تێدایە ڕاستە ژمارەیان یەکجار زۆر بوو گەورە خانەدانەکانی هەولێر هەموو لە قەڵات خانیان هەبوو هیزرەت لە قەڵاتەوە لە بۆ دەرەوەی قەڵات پاشی ڕووخانی دەوڵەتی عوسمانی هاتنی ئینگلیس لۆ هەولێر ساڵی 1970 دەستی پێکرد ئیتر تاکە دەیانگواستەوە دەرەوەی قەڵات ئێمە لە قەڵات تا ساڵی 1965 ماینەوە 65 هاتینە خوار قەڵات ئیدی ئەو ماوەیە کە من 1954 لە 19 ئابی 1954 لەدایک بوویمە ئەو ماوەیە دەکا 11 ساڵ بیرەوەریم لەگەڵ قەڵات زۆرە ناتوانم لەبیری کرد بەبیرم دێ کە دلم یەک ماڵ بووە مەسەرەن بابم ئیشەشی هەبا کەسی لە نەیت بە داهاتە پێش دەکەی ڕادەوەستا هەر یەکێک لە قەڵات بڕۆیشت بە بانگی دەکرد دەگوت بڕۆ ئەو شتم ببینە وەرەوە وەکو یەک خێزان بووە قوتابیەکان مەسەرەن دەبووە 3 متۆستە و 6 ئەداد 5 ئەدادی بوو ئەو وەختی تاقیکردنەوەی بە کەلۆریایان هەبوو نادیان نەبوو بسن لە مزگەفتی دایانخین ئاسانکاریان لۆ دەکرا مزگەفتیان لۆ دەکراوە لەناو مزگەفت تەڵبەی 3 متۆستە و 6 ئەدادی یدی هەتا ئیمتحان تەواو دەبوو تاقیکردنەوەکان تەواو دەبوون ئەوانە لەوێ خوێندنیان دەکرد بێجگە لەوەش ڕۆژانی هەینی زۆربەی خەڵکی قەڵات لە مزگەفت ئامادە دەبوون لە نوێژی جومعە جێ بەرنە دەکرد یعنی لە حەوشە نوێژیان دەکرد لە سەربانەکەی هەندێک جار نوێژیان دەکرد ئەوەی کە لە قەڵاتێش هاتوو بۆ خوارێ دەگەڕاوە قەڵات بەوەی کە زیکرایەتەکەی بەبیر بێتەوە جا بەیانیان هەمووان دەچوونە قوتابخانە تەنها من دەمامەوە زوو هەموو خۆیان حازر دەکرد و کچەکان دەچوونە قوتابخانە کوڕەکان دەڕۆیشتن هێشتا مابووم من بچمە مەکتەب